بەپێی نوێترین لێدوانی سەرۆکی حکوومەتی ماوەبەسەرچوو بێت گرفتی موچە چارەسەر نەبوو و لە ئێستادا هەرێم ناتوانێت پابەندی ڕێکەوتنەکەی بێت لەگەڵ عێراق. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت ئەگەر دەسەڵاتداران بە دوای بەهانەوە بن و نەتوانن پابەندی ڕێکەوتنەکە بن بەغدا پارە نانێرێت. بە بڕوای من ئەگەر هەرێم حکوومەتی هەرێم ئەم ئیتفاقیت تێک نەدا بە شێوەیەک لە شێوەکان وەکو هەموو جارەکان تێکیدا و پابەند نەبووە، ئەمەش بکەنە فەقەرەیەک لە تۆمەتبارکردنم کە بڵێن واڵێ کە بێمنەت بن لەوەی ئەمەش با بڕاتە سەر قسەکانی ترم. ئەوە من قەناعەتم وایە کە فەرمانبەران لەمە دوام موچە بە منتەزەمی وەرەگرن ئینشاءڵڵا. هیچ ئەگەرێکەیە کە هەرێم پابەند نەبێ ینی هەموو جارێک مەسن لە 2005 و لە 2001 لە یەکەم موازنەوە کە لە 2005 بووە هەموو جارێک گرفتێک دروست بووە لە نەوتۆ کە 2009 یەکەم گرفت دروست بوو، لە دەوە تەسلیمکردنی دروست بوو، لە 12 ئیتیفاق بوو جێبەجێ نەکرا، لە 15 ئیتیفاق بوو جێبەجێ نەکرا، لە 21 ئیتیفاق بوو جێبەجێ نەکرا. هەموو ئەمانە بەشێکی زۆری خەتای هەرێمی کوردستان بووە لە ڕاستیە کە پابەند نەبوو بە یاساکانەوە، پابەند نەبوو قانونی ئیدارەی مالیوە، لە 2 ساڵیشە پابەند نابێ بە قەراراتی محکەمەی ئیتیحادی و ئەجینا لەو کاتێکەوە محکەمەی ئیتیحادی ئەو بڕیارانەی دەرکرد باشترین فرسەت بوو بۆ ئەوەی هەرێمی کوردستان و ئەم خەڵکەی نەخستایەتە ئەم گێژاوی بێموچەیە و ئەوەشی کە ناویان نابوو کەرامەت لە دەستیان نەئەدا. پەرلەمانتارێکی پێشووی کوردستان دەڵێت ئەگەر کێشەی بەرهەمێنانی نەوت تەکنیکی بێت و چارەسەر بکرێت ئاساییە، بەڵام بیانەوێت گرفت بۆ ڕێکەوتنەکە دروست بکەن خەڵک باجی قورس دەدات. لە ڕاستیە ڕادەزنەکردنی 230,000 بەرمیل بە بەغدا ئەگەر هۆکارەکەی تەکنیکی بێ واتە لەبەرەوەی کێڵگەنەوتەکان لە ئێستا بەرهەمیان نییە بەهۆی ئەو درۆنانەی کە لە هێندێک لە کێڵگەکانیدا، ئەمە بابەتێکی تەکنیکیە قابلی گفتوگوۆیە و قابلی چارەسەرە و قابلیەوەی لێکتێگەیشتنی لیژنەکانە، چونکە لە ڕۆژانی داهاتووەوە عیلاجە بێ. بەڵام ئەگەر لەمپەر دروستکردن بێ بۆ ئەوەی نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێتەوە، بەڕاستی ئەمە خیانەتە بە خەڵکی کوردستان یەکەم جار و لەمپەر دروستکردنە بۆ ئەو ڕێککەوتنە کە یەک ئەنجامی هەیە، برسیکردنی خەڵکی کوردستانە. نابێ هیچ لایەنێک هیچ کەسێک لە دەسەڵات بیر لە لەمپەر دروستکردن کاتەوە. ئەگەر کێشەکە تەکنیکی بێ کێڵگەکان ئێستا بەرهەمیان نییە ئەوە ئاساییە، ئێمەش و بەغداش و هەموو خەڵکی کوردستان تێگا و قابلی ئەوەیە نەبێتە لەمپەر لە بەردەم ناردنەوەی نەوت لە ڕێگەی سۆمەوە. بەڵام ئەگەر بەمەبەست و بۆ عەرقلە دروستکردن بێ بۆ ڕێکەوتنەکە بەڕاستیەوە کێشەیە و باجەکەش خەڵکی کوردستانیەدا. بەپێی لێکتێگەیشتنەکە کە هەردوو حکوومەتی هەرێم و عێراق واژۆیان کردووە، بەغدا کاتێک موچەی مانگی 5 دەنێرێت کە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت لەلایەن وەزارەتی نەوتەوە پشتڕاست بکرێتەوە و 120 میلیارد دینار داهاتی ناوخۆش ڕادەست بکرێت. ئەمەش بەشێکی دیکەیە لە حیکایەتی مێشولەی کێشەی نەوت و موچە کە قوربانیەکەی تەنیا موچەخۆران دەیدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.